با بەشداری چەند هونەرمەندێک کۆنسێرتێکی میوزیک و گۆرانی لە شاری سلێمانی سەسکراب بگومان کۆنسێرتی کۆتایی ساڵ کە کۆنسێرتی با بڵێن کۆتایی ساڵی بەشی هونەرەکانی موزیکا کە سەر بە بڕێوەبرێتی ڕۆشنبیری سلێمانیە ساڵانە چەندین چالاکی بەڕێوە دەبن و ئەم ساڵیش کۆنسێرتێکیان بە ناوی کۆنسێرتی کۆتایی ساڵ ساز کردبوو بێگومان بە بەشداری کۆمەڵێک لە ژەنیار و لە هونەرمەندان. دیارە ئەم وەکو بڕێوەبرێتی هونەرەکانی موزیکی سلێمانی ساڵانە یەک دوو کاری واکەین با بڵێن یەک دوو کۆنسێرتی واکەین جاری وا مەسەن بەعسێک لەو کۆنسێرتانە تایبەتە بە یادی هونەرمەندێکی گەورە هەروەک لە ڕابردووە بۆ یادی هونەرمەندی گەورە مامۆستا حەسەن زیرەک وەکو بڕێوەبرێتی هونەرەکانی موزیکی سلێمانی هەستاین بە کارێکی جوان بۆ ئەو کەڵە هونەرمەندەوە کۆتایی ساڵە و وەکو کۆتایی ساڵ وەکو بڕێوەبرێتی بیرمان لەو کردەوە کە کۆنسێرتێک ساز بکەین و چالاکیشی هونەریمان هەبێت لە شارەکەیە هەر بۆیە لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندانی هاوڕێم و لەگەڵ هونەرمەندە موزیسیانەکانە هەستاوین بەم ئێوارە کۆنسێرتەوە هیوادارین بتوانین کۆنسێرتێکی جوان پێشکەشی خۆشەویستان و ئامادەبوان بکەین. هونەرمەند ئەوەی کە هەیەی کە بتوانێت کە بەروبیموکی هەبێەوە بتوانێت کە داهاتێک یان کارێکی هونەری جوان پێشکەشی خەڵکە هەڵبەت یان لە ڕێی کۆنسێرتەوەیە یان لە ڕێی ئەلبومێکی گۆرانیەوەیە یان لە ڕێی ئەو بەرهەمە هونەریانە و ئەو مناسبە هونەریانەیە کە بەڕاستی ڕۆژانە لێرە لەوێ ئەمە کاری بۆکەین بەڵام حتمما کۆنسێرت تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی دەسە جەمعیەوە ئەتوانم بڵێم بە چەند مانگ خەریکی پرۆڤە و کارکردنن بۆ ئەوی کە زەمینەیەکی جوان بڕەخسێنن بۆی کە ئەو کۆنسێرتێکە ئەنجام بن هەر بۆیە من بە پێویستی ئەزانم کە ساڵانە هونەرمەندانی کورد لێرە و لەوێ بتوانن کۆنسێرتەکانیان لەبەر چاوی جەماوەرەکانیان بکەن و ئیتر تۆ ناوی بنەی ئاهەنگیان ناوی بنی کۆنسێرت مهم ئەوەیە تۆ حزورت هەبێ هەمیشە حزورت هەبێ لەبەر چاوی جەماوەرەکەتاوە هەمیشە ئەبدێتکردنەوەی خۆتت پێویستە وەکو هونەرمەند بۆی کە کاری جوان و کاری ناوازە بەڕاستی پێشکەشی میلەتی کورد و کلتوری هونەری کوردیش بکەین. ئێمە وەکو هونەرمەندانی شاری سلێمانی مەفروزە هەموو کۆنسێرتێک و هەموو خۆشیشکی شاری سلێمانی پێکەوانێ کۆنسێرت بکەین. ئێتر من ڕۆژە ڕۆژان خۆم کردمە ڕۆشنبیریە وتم ئەم کۆنسێرتە زیاتر بۆ 230 ساڵی سلێمانی بوو. ئێتر خۆم کرد بە ژوورەوەتم منیشی خەڵکی شاری سلێمانی منەمێش گۆرانی بڵێم. ئێتر مامۆستا بە دڵێکی گەورەوانی وتی بەسەر چاو مادام تۆ خۆت حەزیدێتی فەرموو گۆرانی بڵێ. من خۆم مۆزەفی ئەوێ نیم بەڵام حەزم کرد هەر شتێکی شاری سلێمانی هەبێ من پێشڕەوی تیا بکەم. وەڵاهی من ستایلی گۆرانی کە خۆم مەقامی سەفەرە سەفەریش بەیاتە جاوە چۆن ئەڵی هاتووە بڕاو بە ناو عایلی ئێمە بە باوکمە من حەزەکەم ئەو سەوتەی باوکم لە سلێمانی هەر بێ.